دەستەکانە خۆش بێ کاک کاروان. سڵاو کاتتان باش. زۆر سپاس بەیانی تۆش باش، زۆر سپاس بۆ کاک کاروان محمود ناسراو بە کاروان گیتار کوشێک ڕاستەخۆ لە فەڕەنسا لەگەڵمانی هەر لە دەستپێکەوە بە میوزیکێکی خۆش داخەڵبی سوپاسی ئامادەبوون تەکەم. زۆر سپاس بەیانیەوەش باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. کاک کاروان ئەمێ بزانم یعنی جیاوازی هونەریە لە تاراوگا لە هەرێمی کوردستان، یعنی چۆن جیاوازی دەکەیت کە تۆ ژەنیاری گیتاریت؟ سەرەتا سپاسان دەکەم. جیاوازی موزیک ئەوەیە کە لە ئەوروپا ژمارەیەکی زۆر لە ناسیۆنالیتێ لە خەڵکی جیاواز کە لە وڵاتانە ئاژین ئەمەش بێتەوەی بەریەکەوتنی نێوان کۆمەڵێک کللتوری زۆر لێرە، ئەمە بێتەوەی ئەوەیە کە بتوانێت موزیک و کللتوری خۆی پێشکەشی بە گەلانی تر بکات و بێگومان لێرەش تامەزرۆی هەموو جۆرە میوزیکێک تەنانەت هەموو جۆرە خواردنێک بۆ نمونە تەنانەت هەموو جۆرێک بابەتێکی هونەرین بۆیە بە شێوازێکی باش دایم پێشوازی لێکراوە لێرە لە فیستیڤالەکان، هەتاوی لە پارکێکدا بنیشی، هەتاوی لەسەر شەقام گۆرانی بڵێ گیتار بژەنی بە شێوازێکی زۆر باش پێشوازی لێکراوە و تێکەڵبوونێکی باشە لەنان هەموو جۆرە میوزیکەکان لە تاراوگا. کاک کاروان دەمەوێت ئەوە بپرسم کە لە قسەکانتە ئاماژە و پێدا تێکەڵبوون بە کللتورێکی زۆر دەتوانێت ینی ناسانی کللتوری خۆت بە وڵاتە بگەێنی. دەمەوێت پرسم لە ڕێگای گیتارەوە چۆن توانیوتە کللتوری کوردی لەوێ بسەلمەنی لە کاتێکدا ئامێری گیتار ئامێرێکی کوردی نییە. کاک کاروان ئەگەر گوێویستی من بووی دەمەوێت کە ئەوە بزانم لە ڕێگەی ئامێری گیتارەوە چۆن توانیوتە لە وڵاتی فەڕەنسا هونەری کوردی لەوێ بە کللتوریکە و کللتوری گەلانیکە بسەلمێنی. ڕاستیەکەی کاتێکاتم بێرە من نزیکی 6 ساڵە لێرەم، کاتێکاتم بێرە پەیوەندیم لەگەڵ چەندین کەس و کەسی میوزیسیان و چەند گروپێک ناسان تێکەڵبوونمان کرد. ئەمە بۆی لە چەند فیستیڤال و چالاکێک میوانیان کردم و لە هەموو چالاکەکان بە گۆرانی کوردی و بە موزیکی کوردی بەشداریم کردهبوو کە خۆشحاڵی تیاوە بۆ من کە وەکو کوردی بتوانم بە چالاکی کوردی بەژارە فیستیڤالە گەورانی ئەوان بکەم. باش کاک کاروان ئەمێت گۆرانێکمان پێشکەش بکەیت جە بە زمانی کوردی بێت بە فەڕەنسی بێت دەنگێکی خۆشە هەیە، توانی گۆرانێکمان پێشکەش بکەیت؟ زۆر سپاسانم باش، بەڵام لێرە لەم پارکە هاتمەتە پارکێک بۆی وتان با ئیشێکی جیاواز بکەین کادارم دەنگەکەم بە باشی بگات. Donnez-moi une citorise, je ne vaux pas des bijoux de chez Chanel, je ne vaux pas. Donnez-moi une limousine, j'en ferai quoi? Pam pala, pam pam pala. Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neufchâtel, c'est pas pour moi. Donnez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Pam pala, pam pam pala. Je vous l'amour, la joie, de la bonne humeur. C'est pas votre argent qui fera me bonheur. Moi je veux trouver la main sur le corps. Allons, ensemble, découvrir ma liberté. On dit non, tous vos clichés. Bienvenue dans ma réalité. دەستخۆش دەنگن نەڕزێ کاک کاروان. کاک کاروان دەمەوێت ئەو پرسیارە بکەم کە بەریەکەوتنی کللتوری زۆر لە وڵاتی فەڕەنسا کاری نەکردوتە سەر کاڵبوونەوەی کللتوری کوردی لە تۆدایان هەوڵی ئەودا بێ کللتورێکی جیاوازتر پێک بێنی؟ هەوڵم یاوە کە کللتوری تر و شێوازی تر لە میوزیک فێر بم، بەس نەبووتە ئەوەی کە میوزیکی خۆم لەبیر بچێتەوە، بەڵام چکا کللتور و میوزیکی خۆم شتێکی بنەڕەتیە لە منە و ناشمە بیرم بچێتەوە، لەبەرەوەی ئەمەش کۆمەڵێک بابەتی کۆمەڵی هونەر و موزیک و کللتوری جوانمانەیە کە لایەن هەموو میلەتانی ترەوە بە خۆشحاڵی گوێی لێگیری، هەرچەند کە تێشی ناگەن ئەتوان لەگەڵ گۆرانە شادەکان دانسی لەگەڵا بکەن یاخود لەگەڵ گۆرانیا یا لەگەڵ میوزیکە
با بڵم هەنگینەکان کە ینی کاریان تێگا لە موزیکەکان تێگەن بۆیە نەبووتە هۆی ئەوەی کە من موزیکی کوردی یاخود کولتوری کوردیم لەم ڕۆ لەبیر بچێتەوە بەکو زیاتر پەرەم پیاوە بە شێوازی خۆم یاخود بە تێکەڵبوون لەگەڵ موزیکی ئەوان و موزیکی خۆمان کە شێوازێکی کە موزیکی نوێ ستایلێکی باشتر تازەتر بۆ من دروزە بێت. باش کاک کاروان ئەمەت بە دەرفەتی بزانم زۆرترین پارچە میوزیک یان گۆرانیمان پێشکەش بکەیت ئیتر گۆرانێکی کوردیمان پێشکەشەکەی یان پارچە میوزیکێک هەر کامێکیان بێت بە دڵی خۆت. باشە بەسە گۆرانی کوردی پێشکەشتان باش. ئێمە ژیانێکین تا دوو جەستادا وەک شێعر و ئاواز لایەک بەندادا دنیا ناتوانێ لێکمان کاتەوە دنیا ناتوانێ لێکمان کاتەوە ماگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە ماگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی تەکی ژیان بەری ناتەرەوە بەوێڵی مەڕۆ مەڕۆ بابا مەڕۆ بۆ جێمان دێڵی تەکی ژیان بەری ناتەرەوە بەوێڵی تەکی خەمی ئەم میلەتە بگرینە باش تەکەی لە تۆزی باوکێتی ئەمان کەی بێ بەش ئەمان کەی بێ باش دەچمە سلەیمانی تۆی ژەنگێ دیارە ئەیوەی زارە گیان دیدەم زارە دەچمە سلەیمانی تۆی ژەم لێ دیارە ئەیوەی زارە گیان دیدەم زارە بابەرزی گۆیشە خەم لە دڵێمدایە ئەیوەی زارە گیان دیدەم زارە بڕوایارم ئەو لەنجەولارە سوبح و ئێوارە ماچ بەردارە بیست و دوو ڕۆژە دەم کردوە ماچێ ئەیوەی زارە گیان دیدەم زارە بامی ئەو ماچە لەگەڵم دەرێ ناچێ ئەیوەی زارە گیان دیدەم زارە بڕوایارم جولارە سوبح و ئێوارە ماچ بەردارە لێم گەڕێ با خەیاڵم ڕۆژ و مانگ و ساڵم بە هەموو ساتەکانم تەواوی ژیانم پڕە و پڕ بێ لە یادێت هەموو شێعرەکانم دەستێکی ناوی تۆ بێت ڕێگە بدا هەمیشە لە لای تۆ بمێنم لەو حەسارە نەمامی عشقت بۆ بچێنم گیان کەمە بۆ وجودێت مانگیش داهێنم گەر بتەوێ و بمێنم خات و زینەکەم دایبرم من لە ڕێی تۆدا ماڵ و ژینەکەم من مەمی ڕێگای عەشقت حاڵ و دینەکەم عەشقی تۆم لەگەڵ دەرناچێ شیرینەکەم هەڵ بەیمانەکەم دابا لە ڕێی عەشقت چۆمە یاردوو چاوەکەم هەدنن وەرە دەستم بگرا بێنا بە ماچێ بکەم وەرە تاکەی دانیشم من هەر خەیاڵ بکەم هیوادارم بە دڵتان بوو دەنگ خۆش کاکاروان بێگومان بە دڵمان بوو تێکەڵەیەکی جوان بوو لە نێوان هونەری کوردی کۆن و ئێستادا دەمەوێت بپرسم هونەرمەندێک یاخود میوزیک ژنێک هەیە کە کاروان مەحموود پێی سەرسان بێت ڕاستیەکەی من گوێ لە زۆر گۆرانیەگرم بە تاکید لە کۆنەکان حەزم لە حەسەن زیرێک لە ماملێ وڵات تازەکانیش بەگشتی گوێ لە ئەمیان ئەگرم وەکو هەر تاکێکی تر بەڵام بەگشتی گوێ لە موزیکی هەموو وڵاتەکان ئەگرم
ئەم لە ئێرانی ئەم لە فەڕەنسی و ئینگلیزیش کەم ئەگەر ئێستا من داوای گۆرانێکی حەسەن زیرەکەم پێشکەشمانی دەکەی؟ ئەگەر ڕاستەکە حەسەن زیرەک خۆی دەنگێکی تایبەتە بێگومان ئەم هەنگە وازنانە لێرە گۆرانەکانی حەسەن زیرەک بۆ زۆریش بە گیتار ناوترێت لەبەری مەقامەکانی جیاوازە وە شعرەکانیشی قورسە بەڵام ئەگەر دانێکی لەبەر بێ باوەنەکەی بابی من بینایی چاوم باوەنەکەی بابی من بینایی چاوم لە دووری باڵات ڕژباناوم ئەمان ڕژبواناوم ئەمان ڕژبواناوم ئەیوەی تەتای بەپای زێر بێ برداشتی باشێر بێ هەمووی چاوگێر بێ هەر تۆم دەوێت تەتای بەپای زێر بێ برداشتی باشێر بێ هەمووی چاوگێر بێ هەر تۆم دەوێت بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکاروان لەش ساخ بێت دەنگێت نەڕزێت ئەمێ بزانم لە تاراوگا کە تۆ ژەنیارێکی گیتاریت تا چەند بربەست و ئاسەنگ لە کارەکانتە لە کاری هونەری تا هاتوتە بەردەم تۆ بربەست و کاری هونەری بۆ کەسێک کە بێ بە ئێرە بێگومان بە بۆچوونی من یەکەم شت بریتێلەوەی لە تەمەنێگەیتە ئەوروپا دووەم شت چکاگە تۆ لە مناڵی لێرەوی بێگومان هەلی زۆرتر لە بەردەم تا بتوانی پەرە بە کارەکانی خۆ بیت دووەم شت بریتێلەوەی لە شارێک و لە شوێنێک ئەژیت ئایا ئەو شوێنی کە لێژیت خەڵکی ئەوەنەی تایە کە یارمەتی پەنابەران یا یارمەتی خەڵکی هونەری بن بۆنە من لە لادێکی بچوو گەژیام کۆمەڵە خەڵکی تیا بوو گروپێکان دروست کردو لە تەواوی فەڕەنسا هاوکاری هەم پەنابەران و هەم گروپەکە بە شوەیەکی ئیشی ئارت و هونەریانە کرد لە پاریس چالاکیانە کرد لە شارەکانی تریتر داوەتیانە کردم و هاوکاریانە کردم ئێستا چوومەتە شارێکی تر لەبەر ئیشکردن و بۆ کەسێک تەنانەت لە کوردستان کە خەریکی ئیشکردن و خەریکی ژیانی خۆتی کاتێکی ئەوەنە زۆر نامێنێتەوە کە هەر خەریکی میوزیک بی لەبەرەوە بە بۆچوونی من ئیشکردن و ئەو شوێنەی کە لێژیت و ئەو جۆرە خەڵکانی کە تەسەڕوفیان لەگەڵەکەیەوە بۆمی پەنابەر پێویستە کاتێکی زۆر لێرە بی تا بتوانی خەڵک بناسیت و بەڕاستی لێرە هونەر ئەوەنە ئاسان نییە لای خەڵکی ئەوروپی ئەبێ دایم کۆمپانیای تایبەت و خەڵکی تایبەت سپۆنسەر بکە یا گروپێکی زۆر گەورە سپۆنسەر بکات تا بتوانانی ئیشەکانت بکەی بە شێوازێکی جیهانی یا بە شێوازێکی زۆر باشکە لە هەموو شوێنێک خەڵک بانگهێشتنامە بۆ بکات. بەڵێ ئەوەی باسی لەوە دەکرا لە ماکانی ڕابردوودا بێگوانم پرسیارم جیاوازە شپۆلێکی گەرما ڕووی لە ناوچەکەتان کردبوو ئێستا ڕۆژەکە چۆنە لە لای تۆ کاکاروان؟ حالیان ئێستا لە بەردەم هەتاوە بەیانیە لێرە کاتەکەمان جیاوازی لێرە فێنەکە ڕاستەکەی زۆر گەرم بوو لێرەش پلەی گەرما تا 42 ڕۆی و لە زۆر شوێنەکان ئیشکردن یاخود مەکتەب بوو بەوەی کە ئەگەر نەتوانی نەچیت نازم بۆ ئیشکردن بەس بۆ مەکتەب و قوتابخانەکان تەنانەت بۆ مناڵ بوو بەوەی کە ئەگەر حەز نەکەیت نەچی لەبەر زۆری گەرما بەڵام ئەوی کە سەیرە و جگەی تێبینی لای من ئەم ئەوروپیانە لێرە بەگشتی لە ماڵەوە هیچ شتێکی هیچ بابەتێکی فێنەکەرەوە بەکار نایانن لە موبەری دەولەت سپلیت و لەم جۆرەشتانە بۆی بەڕاستی پلەی گەرما لە ماوە دانیشتووی هیچ شتێک نییە فێنەکە بکاتەوە تر ناچاری بچی بۆ مەلەوانگا یا بچتە ناو پارکێک بەڵام هێشتا هەر گەرمە لە ماوەی 6 سعات 8 سعات لە ڕۆژانەیە گەرمە لە نیرۆ تا ئێوارە بەڕاستی نازانیت چی بکەیت نازانم بۆ خۆیان چارەسەریان نەدۆزیوەوە ئایا لەبەرەوەی کە ئەوانەڵێن ژینگە پیسەکە ئایا لەبەرەوەی کە زۆر گرانە کارەبا و بابەتانە لێرە بەڕاستی سێرە هیچ بابەتێکی فێنکەرەوە لێرە نییە. بەڵێ ئەگەر من دوعاداواکاریم بکەم کاروان مەحموود چی پێشکەش بە من دەکات میوزیک یاخود گۆرانی؟ وڵا پێشتر پیاوە تەمەنە گۆرانی کەمال مەحموود ئەوانە بڵێ حەز لەوانەیە بێگومان جارێک ڤیدیۆکم بڵاو کردبووە گۆرانی کەمال مەحەمەد مەوداود تۆ خۆ لە ئەوروپای کەچێڵێت چۆن خاک بەجێ بێڵم بڕیاری چی بە چۆن خاک بەجێ بێڵم دخەگاوارە و دێوانە وێڵم بڕیاری چی چۆن خاک بەجێ بێڵم دخەگاوارە و دێوانە وێڵم ئەترسم بمرم خاک لە پێوەندێ خاکی غارینی ئەو دێڵم بێ
آخلبی وی غریبم داره بدنو بکسم لچاچی وی خمدماوه آخلبی وی غریبم داره بدنو بکسم لچاچی وی خمدماوه حبيبي يا نور العين يا ساكن خيالي عاشف السنين ولا غيرك في بالي حبيبي 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 يا نور العين حبيبي 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 يا نور العين يا ساكن خيالي أجمل عين في الكون أنا شفتها الله عليك الله على سحرك أجمل عيون في الكون أنا شفتها الله عليك الله على سحرك عيونك معايا عيونك كفاية تنور ليالي دەستەکانە خۆش بێ دەشت ساغ بێ هیوای سەرکەوتنی زیاتر و بەردەوامیت بۆ دەخوازم زۆر سپاس بۆ کاروان مەحموود ناسراو بە کاروان گیتار سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بێەوە شوێدارم سەرکەوتنی دووبارە سپاس دەکەم بێگومان لە بەڕامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لێستادا وچانێک وەرەگرین